سڵاوتان لەبێ خۆشەویستان کەم کەسێ لەم شارەیە بێت و ڕێی نەکەوتبێتە چاخانی شعبەوە چاخانی گەل شاخانی شعب شوێنێکی ڕۆشنبیرە شوێنێکی هەڵکەوتێ ناو شاری سلێمانیە ینی هەم بنیەت و هەم جوغرافیایکی خۆی هەیە لەناو شاری سلێمانیە ئەمە 2023 کردومە حسێن میسری تایە کاعومەر لە پێشەوەی پیاڵەکانی پێ مستەفا ئەحمەدی تایە بەڵام کاتێک کەینە ناو چاخانی شعبەوە بینین هەموو دیوارەکە بە وێنەی کۆچکوردوان و هونەرمەندان با بڵێن داپۆشراوە شاخانی شەی خۆک و وەکو مۆزدەخانیشی لێ هاتووە شاب مستخل خشيه وسياري إذا كان بس بكبير مالي واسطين إتلو عمر خوي ليبرسلاي أو نوع ثانية کۆمەڵێک دۆستانی تیا هەن کە ڕۆژانێک دانیشتون لێرە چامان خواردووە خەڵکانێکی تیا هەن ئەگەر لێرە نەبێ بیرت ناکەوێتەوە ئەبۆچوونی من ئەم وێنانەی لە چایخانەی شەعبە هەڵواسراوە وێنەی کۆمەڵێک کەسایەتی بەڕێزن واتە تاریخی کۆمەلگای کوردیە گەیەنێ بە تایبەتی بەڵام لە ئێستاە چاخانی شعب بڕارێکیان دەرکردووە لە بابن لەسەر تابلوی چاخانەکە خۆیان کەیتر ڕسمی کەس وەرناگرن چونکە دیوارەکان بە تەواتی داپۆشراون بە وێنەکان بەڕێزان لەگەڵ تەواوی ڕێز و خۆشەویستمان بۆ هەموو لایەکتان لەبەر نەبوونی جێگا بۆ هەڵواسنی تابلو وێنەکانتان گریتان لەسەر چاومان تکایە وێنە و تابلۆ وەرناگرن چاخانی شعب منیش پرسیارێکم لە خاوەنی چاخانەکە کاک بەکر و کاگیواوان کرد وتم ئەی جێگە ماوە بۆ ڕسمی ئێمە کە مردین ئانیش لە وەڵاما پیان وتی الشلاوة تمدريش دبن گەوا بڕە لەوانە جێگەی وەشی تیان نەبێتەوە نەریتی ئەم وێنە هەڵواسین و چاخانی شعب ئەگەڕێتەوە بۆ کەی وەکو زانین ئەمە بۆ ساڵەکانی لە دوای کۆڕەوەکەینەوەیەکەوە لە دوای ڕوخانی سەدام حوسێنەوە بڵێن ئەگەڕێتەوە ئەو مەرحەلەیە ئەو مەرحەلەیە بە حکمەوەی کە چاخانەی شعب شوێنێکی ڕۆشنبیرە شوێنێکی هەڵکەوتێ ناو شاری سلێمانیە ینی هەم بنیەت و هەم جوغرافیایکی خۆی هەیە لەناو شاری سلێمانیە بۆ ئێمە ڕێگی پێ ناتبێتە ناوانێ کەم کەسەیە ئەوەی زەحمەتە ئەوەی لە سلێمانیا ژیابێ لە دەرەوەی سلێمانی تەنانەت ئەوانەی لە هەولێرشن ئەوانەی لە شارەکانیشەوە بە خۆشحاڵی وێن بۆیە زۆر شتێکی جوانە بەلایەنەوە ئەوەی یەکێک لەوانەی کە لە شاری سلێمانی تا ئێستا کە ماوەتەوە چاخانەی شعب ماوەتەوە ئەم وێنانە بۆچی تەنیا وەکو یادگارێک ماوەتەوە مەسەلەن کۆمەڵێک دۆستانی تیا هەن کە ڕۆژانێک دانیشتون لێرە چامان خواردووە خەڵکانێکی تیا هەن ئەگەر لێرە نەبێ بیرت ناکەوێتەوە ئەنی ببینینیان لێرە و نەریتێکی جوانیشە نەریتێکی جوانەکە لە شاری سلێمانیە مەسەلەن بۆ ئێستا چەند شوێنێکی دریش هێوا شێوەش دەستیان ناوەتە ئەم جۆرە هینانە بە هەر حاڵ لە هەموو حاڵەتەکانە من بە شتێکی باشێزانم و ئەتوانم بڵم بەشێکی سەردانی شمۆنەی بۆ لای وێنەکانەوە نە بۆ چا نییە بۆ ئێرە بەڕاستی مەسا جێگە نەماوە جێگە نەماوە چیەکەن دوای ئەمە هیچ خەڵکێکە مەسەلەن خۆشتان ویست خەڵک خۆشی ویست لە شوای وێنەکەی هەڵەواسن تەمەنایەوە کە چاخانەکەمان تۆزە گەورەتر بووە بۆی شوێنی هەموو بایەوە بەڵام من ئەوە ناڵێم ئەمە نە ئاواتمە کە خەڵک بە چاوێکی کەم سێ چاخانەی شعب نەکە چۆ شاخانەی شعب هەمێکێکە لە بنیانای شاری سلێمانی هەمێکێکە لە شوێنە کۆنەکانی شاری سلێمانی وێنەی ئەمەی تیا بێتەوە هی خۆشمان دەیانێتەوە نەکی تۆ وێنەکان شتێکە خاتەوە بیرێت کە ڕۆژانێک ئەو چای بۆ کڕیوی لە کارەکان هەبیتەوە یەکێ لەوانە مامۆستا برایم چاوار یەکێ لەو وێنانەی کە لە ژیانی ئێمەیان نەبووە لە 1970 و ئەوانە ژیاوە و بە کامێرەمانێکی کۆن گیراوە لە بڵێم لەوانەیە 1950 ئەویش کاکەحمەدی شێخە ئەو وێنەیە یعنی وێنەکە زۆر کۆن ئەو دوانیە ئەو دوانی ئەوەی کە لەوێ شۆ هەیە لەسەرەوە یعنی وێنەکان زۆر شتەکەێنێ وێنەکان بۆ خۆی مێژووە جاری وە وێنە خۆی شتەکانت بۆ جێڕێتەوە بەڵام نیگەرانی شتێک هەیە کە لێرە منەوەی کە 20 ساڵە ڕووی تێکەم زۆر جارەیە وێنەکە بنەماڵەکە یا کەسەکە یا دۆستێکی یا هەوادارێکی هونەرمەند یا شاعیر وێنەکەێنێت دوای بەترێک وێنەکە دیار نامێنێت یعنی من ئەمە شتێکی زۆر سەرنجڕاکێ شەرە لای من بەڵام بەعام وێنە بۆ ژیانی من هەر زۆر تایبەتە بەڵام ئەو وێنانە ئێستا مەسەلەن ئەو مامۆستا ئاینیانە یا شێ مەحموود یا ئەم کەسایەتیانە یا هونەرمەندان کاریان کرد کە بوو بە سمبول بۆ ئەوی کە لە ئایندەیە بخوێنرێنەوە تۆ زۆر هاتوچووی چاخانی شعبەکەی ئەگەر ڕۆژە ڕۆژان ئارامی لێ نەبێ ئەو ڕەفیقانی کە تۆ ناسنوان و چاوە جێڕن بۆ تۆ خوا نەخواستە ئەگەر ڕۆژە ڕۆژان مردیت حەزەکەی وێنێکی تۆ واست لەم چاخانی شعبە
من ئەگەر وێنەشم هەڵنەواسێت ڕستا هەیە کە من نووسیمە لەسەر دیوارەکە ڕستەکە بخوێن بەختیار عەلیە عاشق سەختترە لە چەند تۆ نووسیدا بەڵێ من نووسیم بالفعل هەموو کەس ئەوانەی کە هەوڵی زۆرێن لە دواییە بە نەمرێمێنەوە بۆچوونی من ئەم وێنانەی لە چایخانەی شەعبا هەڵواسراوە وێنەی کۆمەڵە کەسایەتی بەڕێزن واتە تاریخی کۆمەلگای کوردیە گەێنێ ئەم شوێنە ئەم وێنانە خۆی ئەوەیە لە مۆزەخانەیە کە هەڵواسرایە یا با بڵین دابنرایە بۆ نەوە بنەوە وێنەکان بمایەتەوە بۆ تاریخ بمایەتەوە بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی ئێمە کۆمەلگایەکی داخراین کۆمەلگایەکی خێڵەکین وە سیاسی ئەنیشمان هەڵقوڵاوی هەمان کللتور و دابوونەریتی کۆمەلگای خێڵەکین ئەم شوێنە خۆ من چایخانەی شەعب بە سووک ناگرم بە کەمی ناگرم بەڵام ئەم وێنانە شوێنی ئێرە نیە بۆیە مۆزەخانەی گەورە بواە مۆزەخانەی گەورە بواە لە شوێنێکە هەڵبواسرانەیە هەموو حەزارەتێ بواە شارەسانێ بۆیە خەڵکی لە وڵاتانی ترا بەهات ئەم وێنانیان بدی ئەمە دەلالەتە لە ڕابردووی ئێمە لە تاریخی ئەم شارە شاخانەی شەیب خۆک و وەکو مۆزەخانیشی لاتوە ئەم ئەدیب و شاعیرانەکەەوە کۆشیان کردو مەسەلە یا ماون ئەوانەی کە کۆشیان کردووە ڕستەکانمە هەڵواسیوە هەمین لە سیاسەمەدارەکان مەسەلە هەنێ لە ئافرەتان مەسەلە هەم بە تایبەتی هەمووی هەم ئەوانە ئێرە مۆزەخانەیە کەنێک بڵێ وەکو شاخانەی شەعبا اینجا ئەو ڕسمانە زۆری ڕسمەکان هیوا هەیە مەسەڵێ کابرا خۆی ئەڵێ ڕسمێکە من هەڵی واسم ئاخر ڕسمی چی هەڵواسم چییە ناوی بنێم چی هەڵی واسی ئێستا من هینەکەم هەڵواسیوە لەویا لە ناو جامخانەکە وتمە کاکە لە مۆلا من ڕسم هەڵ ناوەسم کەس ڕسم بۆ نێنە چونکە گە ڕسم بێنی بەڕاستی جێگە نابێتەوە لەو بینێکتی جێگەی خۆشمان نابێت ڕسمانە هەڵواسی ئەمە ڕسم زۆر دەبێت لە یەکەم کەس کە خاوەنی چاخانەی شەعب بوو کێ بوو یەکەم ئەوەی کە بنیاتی ناوە باوکمە تەمەن وەستا شەریفی شایشیە لەوە دروست بووە ئەویش هەر خولای ئەم وێنانەی بووە بەڵام لە دوای ئەو هین بوو خولای هونەرمەندانیشی بووە و فکری ئەمانشی کردوەوە بەڵام ئێمە خۆمان دوای باوکمەوە ئەمە ئەم فکرێ لای خۆمان دروست بووە ئەمێنەوە لێرە بوو هەر لێرا بوو بەڵێ بەس چووک بووە گەورە نەبوو جاران لەگەڵ هینا بوو مختارەکان ئەوانش تیا بووە نەبوو مختارەکانی تیا بڵێ مختارەکانی تیا بوو بەڵام ئەوە ڕسمەکان زۆر نەبوو مەسەرەکەم بوو چکە چاخانەکە خۆی پشکۆ نەبوو ئەگەر ڕسمەکان ئەوە بواە مەجال نەبوو هەڵواسی بەڵام بچووکمان کردوێتە ڕسمتان بووە نێڵی هەڵیواسن ئێستا ڕسمی ئێرنین بەڵام من گلی نایم بەڕاستی چکە ڕسمەکان زۆرن ئەگەر گلی بمەوە بەڕاستی جێگە نابێت سەر شەیدان هەموو ئەگەر دەستمی شەید گرم و خۆ شەید لەسەر سەرمانە بەڵام من پێشنیاز دەکەم مەسەلا شوێنە دروستکەن بۆ شەهیدان مەسەلا قاعیشی گەورە شەهیدان وێنیان و ژیان نامیان ئەوە لە شوێنێکە پارێزراوی هەڵیواسن باش دەکە من ئەگە هەموو شەهیدی هەڵواسم لە بەڕاستی جێگەی ئەبێ بیکەم بە شوێنی شەهیدان کاومەر شتێکی پێوتین ئەڵێ جێگەی وێنە نەماوە بەڕێزان لەگەڵ تەواوی ڕێز و خۆشەویستمان بۆ هەموو لایەکتان لەبەر نەبوونی جێگا بۆ هەڵواسنی تابلو وێنەکانتان گریتان لەسەر چاومان تکایە وێنە و تابلۆ وەرناگرین چاخانی شەعب ئێستا لە سەر لەوحەکەتان نووسیوە ئیتر وێنە وەرناگرین وڵی جێگا نەماوە ماشەڵڵا ئەوگە خەڵک هەیە ئەوەگە یعنی خەڵکی شارەکە بە تابەتی ئستێباریە پیاوچاک زۆرە جێگا نەماوە ئێستا بەنسبەتی ئەو شاعیرەکان ئەوانە ژیان ئەستا شەهیدەکانیش پێ زیاد بوون هەرچەکە ئێمە ئەو شەهیدانە بۆ ئەو شەهیدانەوە ئێمە لەم ئازادیان هەچیەوە سێڵی ئێرەکان کە ڕستێک بێنە مەڵی واستن ئێستا عومەر خۆی لێپرسراوی ئەو نەعۆشتانەیە هونەرمەندێکە بۆ پێتان بڵێ پێشەوەی بمرێت و حەزەکەم ڕستێکم واستێت وەڵی بڵێ شتی نازانم ناشتیوان نەبووە بەڵام ئیشەڵا ئەو هونەرمەندان ئەبێنن وێنە هەڵنەواستێن بەڵام من یەک کەسێکە هێنی هەڵواسرا لێرە ئەترێ بڵی خوا عەفوی کات وارەوە بڵێ خوا عەفویکە ئێتر خوازان کێیە برێت ئێستا کردوکەرامان هەیە ئەوەش ئیشتا ماوە ڕسمەکەش هەڵنەواسیوە پێی ناخۆش نییە مەسەلا نانە اختیاری پێ ناخۆش نییە بەڵام خاڵەکە یەکشی پێ بڵێم ئەو ڕسمی ئەدیب و نووسانە زۆر باشن بۆچی هەندێک تەلەبەیەت بەداخەوە ئێستا کتێبی وا دەرچووە لە بۆ مەکتەبەکان ئەڵێ مەسەلە شعری ناری یا شعری پیرەبێت کێناکە ڕسمەکە لەناو کتێبەکان نییە
بۆ جاران هەبوو من لە بیری بێ لە سڵفی سێ ابتدائیە چیمانە بوو هیچ شاعیرەکان یان مەسەلە تاریخەکان ڕسمی پێوە بوو ئێستا ئەوە دەرناکەوێت ئێستا زۆر تەلەبەیە لە کامەیە مۆلەوی چاچۆ بۆ نمونە مناڵەکانی خۆمان بڵێ کامەیە مۆلەوی نایناستێ کامەیە وەکو مۆزەخانەیەکی شیلی هاتووە بەڵێ وەکو مۆزەخانی هاتووە وەڵاوە ئێمە ئەمە لەگە خۆمان پۆتیجی ئەم ڕستوان ناپۆتێنین خەڵکە بۆ مەسەن پرسیار کا بڵێ ئەمە وێنەی چیە ئەم هونەرمەندە چیەوە بەڵێ من زۆر قسای بستۆ ئەم کامەیە نالی کامەیە مەحوی کامەیە مەسەلە فڵان کەس ئەبێ خۆیان پیشانی بێ کاکە ئەمە هونەرمەندەکانە مەسەرەوە هەژارەوە کە حەمە سەعدیلانە کاکەی فەلاحە ئەمە مامۆستا عەبدولڕەحیمە ئەوە نووسەرە و هەم شیرۆشی مناڵانیە بووە هەم نووسەرێکی شاگیشە مامۆستا عینحین باش شاعیرێکە شاعرە ئەخۆر شاعیرە گۆرانە ئەوە مەلا عەسەدی مەحوی شاعیرە ئەوە مەلا عەسەدی مەحوی بەڵێ عینەوەی مەحویە بەڵێنەوەی مەحویە عەلی باپیراغایە ئەوانە ئەم ریزەمی شاعیر ئەمەش مەسەر ئەمە کەسە مەسەر ئەمە ڕەمزی مەلا مارفەوە مامۆستا ئەمی باڵدارە ئەوە مێژونووس مامۆستا ئەحمە خواجێ ئەمینی میرزا کەریمە ئەمە هونەرمەند مەسەلە حەمە سەعدیلانە ئەوە هونەرمەندەکان لەولاوە ئەوە هەمویان لەولاون ئەمە کەسایەتەکانی شار مەسەلە ئەمانە ئەمە باوکی بەیان زەریفی نییە بەیان زەریفیە ئەوە شەر باوکی بەیان زەریفی مەسەلە ئەمە هونەرمەندە مەسەلە ئەوانە ئێستا کەسایەتەکانی شاری ئەوە ناوی چییە سعید تاکۆی ئەمە حاجی عوسمانی حەمەنایە ئەوە خاڵە ڕەجەبە ئەمە میرزا حسینە ئەوە مامۆستا فەرج ئەمانە ئەوە مەجلیس سوڵتانە ئەمانە هەموو کەسایەتەکانی شار ئەوە مامۆستا یەکەم مەکتەبەی کە سلێمانی یەکەم مەکتەبەی هەبووە گەلاوێش ڕەو معلوف یەکەم مەکتەبەی بووە لە سلێمان کە دایناوە ئەوە شایشە مەسەر ئەمە شایشە کۆنەکانی هەموو شارن ئەمانە ئەمەش ریاضەکانمان مەسەر ریاضەکانی جامان کردووە هەموو شتەکانی جایە بێنە خۆ ئەوەش مامۆستا ئەمە مەسەرە هینە ناوی چییە ئەوەی کەلارە بەڵێ ئێتەوە پیرەمێردە مەسەرە ئەوە زێوەری شاعیرە ئێتە هەموو جا کردەوە لەو دی مەسەرە هەمانە ونەرمەند حەمەی نێرگزە ئەوە مامۆستا منیە ئەوە عوسمان عەلیە ئەوە قارکابان ئەوە محەموود تۆفیق شرکە ڕەشۆری شاعیرە حەمەی نێرگز و ئەوانە ئەوە خەتاتەکە سەی مەحسینێت ئەمانە هەموو جاکەوە شتۆنەکەمان زۆر چاکە لەناو ئەم هەموو وێنانەیە هەر وێنەیەک یادگارێکی سەردەمی خۆی هەیە هەر وێنەیەک تعبیرەکە لەوەی کە پێشتر ئێمە خاوەنی چی بین ئێمە بەرداوین بەڵام پاش ناوبڕێکە گەڕێنە وڵاتان دوور مەکەون و لەگەڵمان نابن من 2003 یەکەم تابلۆم کرد شاخانەی شەعبە 2003 مەڵ بەنجانەوەی سەرەوەیە ئەوە 2003 کردومە 2003 کردومە حسێن میسری تایە کاعومەر لە پێشەوەی پیاڵەکانی پێە مستەفا ئەحمەدی تایە کاک جەلالی تایە و کاک جەلال ئەو کاتە وەزاخەکە لێرە بوو پیاڵەکان لێرە بوو لەو بەرەوەیە ئەو مجەمیدەیە کارەبا نەبووە سەوڵیان تێکرد و مەحەلەبی و شتیان تێکرد سنووقە ساردیەکان هەمووی بە کۆنیە ئەمە قاوەر مەفرۆشەکەی بە کۆنی ئەوە دەرگاکەی ڕێڕەوەکەی دەرەوەیە ئەم شێوازم بە کۆنی کردوێتەوانێ 2003 ئێستا هەمان شێواکەمەوەی سەردەمی باوکیان ئەگەڕێتەوە بۆ 950 و 960وانە وێنەی وەسا شەریفی ئەو خاوەنیم شاخانەیە بوو بەڵێ ئەوە یەکەم جار ئەو دروستی کردە بەڵێ خاوەنەکەی ئەو بووە خۆشی تاک خۆشیایی بە هەر خۆی لە هەلێرا بووە ئەمە ئوتێل بووە وەختی خۆی کە ئوتێل بوو ئوتێل شەعب بووە ئێمەش بە شاخانەکە مناوی شەعب بووە ناوناوە ئەگەر ڕۆژێ ڕۆژان کۆچی دوایی کردخوا نەخواستە حەزەکەی وێنەی تۆش هەڵواسرێت شاخانی شەعبە بێگومان پێم خۆشە لە پاڵەوە هاوڕێیانەما وێنەیەکی منیش هەڵواسرێ لەبەر ئەوانەی هەڵواسراون زۆربەی زۆری هاوڕێی خۆشەویست و نزیکم بوو لە لای من بەڕاستی ئەم وێنانە یادگاریکی جوانن من بۆ خۆم سێری هەر وێنەیەکیانەکەم کۆمەڵی یادگاری خۆشەکەوێتە بیرم کە من بۆ خۆم لە 1970ەوە بە گەرمی هاتشووی چاخانی شەعبەکەم بە بەردەوامی هاتشوویەکەم و زۆرێکیش لەم هاوڕێیانە هاوڕێی نزیکم بوون زۆریان تێکەڵ بووین
و زۆر ئەو زەمەدە زۆر باسی کتێب و شان و زۆر کۆڕ و کۆبوونەوە هەر لەم چاخانی شعبە بەدەم چا خواردنەوە ئەگیرا لەبەرەوە من زۆر جار کە سەیری وێناناکەم هەز ناکەم لە لام نەما بێتن یعنی هەز ناکەم کە مرد بێتن بەداخەوە منەڵم ئەو خەڵکە شۆڕژەر و خەباتکەر و دڵسۆزی ئەمیلەتەمان ڕۆژن ئێستا کە هەموویان لێ بیانبینن کامێکەکەم خەنە سەلامزانە چینەوەوانە کۆمەڵێک گەندەڵ و دز و خوێنمش لەم کۆمەلگایی ئەمڕێدا حکم ئەکا و زوڵم نەمێتتر هەژار و فەقیرە ئەکات لەوەی نەکەوتێ ئەمانە ڕۆشتن ئەمانە فریشتن ئەمانە پەپولەن لە کۆمەلگای ئەمە لە مێژووی ئێمە دانوستاون ئەمانە چێن مێژەکان خەن یەک بەیەکەزان ئەمانە چێن و ئەمڕۆ شێ لەم وڵاتەیە بۆتە سەروەر و سەروەری بەسەر ئێمەواکە وێنەی هونەرمەند و کەسایەتی ناو شار پیرۆسترەیان وێنەی سەرکردەکان من ئەڵێم ڕێزم هەیە ئەمانە لەسەر هەموو شتێکەوەن پیرۆستیشت ئەمانە نەک سەرکردە سەرکردە ئەڕوا نامێنێ بەڵام ئەمانە لە مێژووە ماون کۆمەڵە سەرکردە لە مێژوواش نە زەبالەوە ئاشنا تێگەشی تەڵێکە خۆڵی مێژووەوە بەڵام ئەمانە هەتا هەتایانێنن لە دڵی منە دڵی توارگۆن ئەو کۆمەلگا جیل بە جیل ئەڕوا چون ئەمانە خزمەتی میلەتیان کردووە چاخانی شار جاریان بڵێ من ئەمیانە فەخریان پێواکەم لەبەرەوە ئەمانە مێژووی منن ئەمانە مێژووی میلەتەکەم من ئەمە ڕابوردی میلەتەکەمە کەسێک ئەڵێ ئەوە نیەن بۆ سەیری ڕۆسمەکان ئەوە نایەن بۆ چاخ خواردنەوە هەروایە بێگومان من خۆم هەریەم هاتووی شعب زۆر ئەەکەم لەبەرەوەی بۆ بەخوێکی ڕۆژانە بۆ زۆربەی یادگاریەکانیشم لە چاخانی شعبا بووە بەڵام بێگومان خواردنەوەیکی چا لەگەڵ وێنەی ئەو هاوڕێ و نزیک و دۆستانەیە پێم وایە ئارامێکە بەخشێ بم مرۆڤ وێنەی ئەمەی تاماوەتەوە ئیشەڵایەوە تەمە درێژ دەبن تۆ کە باوکە ڕاستەمانایەوە تا عوسمان شێوار یانی چی یعنی ئێتر ئەو هەموویەتی عوسمان شێوار بۆ ئێمە ئێوە ئیشەڵا ئێوە تەمە درێژ دەبن شوێنی باوکتانەگرنەوە بەزیاشە ئیشەڵا زۆربەی زۆری ئەوانەی کە ئێوە وێنتان واسیوە خەڵکی ناوداری ئەم شارەن و لەگەڵ با بڵین وێنەی هونەرمەندەکانە ئەم شاخانەکە مەسەرە سیاسمەدارەکانی شارە مەسەرە ئەوانەی کە لەم شارە ژیاون وێنەکانیان هەیە مەسەرە چای چێکۆنەکانی تایە هەنێ لە پیاوە ماقولەکانی شاری تایە هونەرمەندەکانی ئیتەوانی کە لەم شارە ژیان هەمووی تایە هەنێ لەوانی کۆنیشمان هەیە مەسەرە هیچ دەریشەوە کە هێناوێنە کۆلن ئەوانە شار هەڵەواسین بەڵام ئێمە زۆری ڕسمی کۆن هەڵەواسین مەسەرە کە بەناوبانگ بن تا ئێستا بۆ مەسەرەن لایەنیشی سیاسی بڵێ ڕسمی سەرکردەکەی ماواسەوان بە زۆر پێتان بڵێ ناوانێ خۆمان تۆ بە منی خۆمان ئێستا سەرکردە هەموو سەرکردێکمان هەڵواسیەمان بەڵام سەرکردەکان ئەگەر بێنن ئەوە بەڕاستی ئەوان لا بەرن وێنەی هونەرمەندێکدانن نابێت ئاخر ئەوی شەرواسی ئەویشمان هەڵوازیەوە چی بکەین نابێ هەڵیوات نابێ لای بین لای من لەسەرمان نەکەی ئەو شتانە دەستە خۆش جێگەی وێنەی ئێمەی تیا بێتەوە وەڵایە بێ ئەگە وا بڕە لەوانە جێگەی وەشیتیان نەبێتەوە لە کۆتاییە ڕەنگەوە مێنێتەوە لە ژیانە بەتەنها وێنەکان بیمان بخەنەوە یاخود بەتەنها وێنەکان ببنە شایدی مێژوێک کە تۆ چۆن ژیاویت چی بوو ڕسمە لە چی دیوارێک هەڵواسرا ئەم وێنانەی کە لەدان شاخانی شعبان کە خەڵکێکێتە ئێرە یادەوەری هونەرمەندان و ئەدیبان و کەسە ناسراوەکانی شارەکاتەوە لەگەڵ هەندێک وێنەی سەرکردەی شەید تا بەرنامەی داهاتوو بەخواتان سپێرم کاتێک شادێکی بنەخواتان دەکەم